ناکۆکی باراک و ڕۆبیۆ تەقیەوە و هیوایەکی تورکیاش لە ناوچوو. لەگەڵ هاتنی تۆم باراک بەغدا خۆی بۆ مەرکەزیەت و لاوازبوونی فیدراڵی خۆی ئامادە دەکات. قاچاغی بەنزین قەیرانێکی گەورەی گرانی بۆ هەولێر و دووهۆک دروست دەکات. ڕۆژ دوای ڕۆژ ناکۆکی نێوان مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و تۆم باراک باڵوێزی ئەمریکا لە ئەنقەرە زیاتر دەردەکەوێت. ئەمەش دوای ئەوەی ڕۆبیۆ لە مەلەفی سووریا تۆم باراکی دوور خستەوە کەچی ترامپ کردیان نێردەی خۆی بۆ سووریا و عێراق. لە نوێترین پەیامیشیدا مارکۆ ڕۆبیۆ ڕایگەیان هەرگیز ناهێڵن تورکیا بگەڕێتەوە نێو پرۆگرامی فڕۆکەی F-35 تا دەستبەرداری سیستەمی S-400 رووسی نەبێت. ئەمەش لە کۆنگرێز وەک وەڵامێک بوو بۆ تۆم باراک کە چەند ڕۆژێک پێشە ساوتی تورکیا دەگەڕێتەوە نێو پرۆگرامی F-35. تۆم باراک بەوە ناسراوە زۆر لە دەوڵەتی تورکیا نزیکە بەردەوام لە هەوڵی ڕازیکردنی ئەردۆغاندایە. بەشێک لە هەوڵەکانی بۆ دژایەتی کوردیش دەوترێت جێبەجێکردنی داواکاریەکانی ئەنقەرەیە. لەگەڵ دەست بەکاربوونی تۆم باراک وەک نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ بۆ کاروباری عێراق و سووریا، مەترسیەکان لەسەر لاوازکردنی سیستەمی فیدراڵی لە عێراق و پشتگوێ خستنی خواسەکانی کورد هاوشێوەی ئەوەی لە سووریا ئەنجامیدا زیاتر دەبێت. عالیا نووسێف ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیان دوای هاتنی نێردەی ئەمریکا بۆ عێراق بەهێزکردنی دەسەڵاتی مەرکەزی دەبێتە چەقی کارکردنی نێردە نوێیەکە. نووسێف لە پۆستێکیدا لە سەکۆی یەکز ڕایگەیاندووە هەڵوێستا ڕاگەندراوەکانی تۆم باراک زیاتر مەیلیان بەرەو مەرکەزیەت و یەک پارچەی وڵاتە نەک پاڵپشتیکردن لە فراوانکردنی فیدراڵی یان لامەرکەزیەت. بەمەبەستی قازانجی زیاتر و قۆسنەوەی دۆخی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق لە جیاتی دابینکردنی بەنزین بۆ پێویستی ناوخۆ، ئەو بەنزینەی بۆ هەولێر و دووهۆک تەرخان کراوە بە نرخی گرانتر دەفرۆشێتە عێراق. ئەمە ژوای کردووە بەنزین لەم دوو پارێزگایە کەم بێتەوە و نرخیشی بە شێوێکی لە ناکاو بەڕێژەیەکی بەرچاو بەرز ببێتەوە. بە جۆرێک هەر لترێک زیاتر لە 200 دینار هاتۆتە سەر. لە هەولێر و دووهۆک نرخی هەر لترێک بەنزینی نۆرماڵ بۆ سەروی 1150 دینارە، لە کاتێکدا لە سلێمانی نرخەکەی وەک خۆیەتی و با 950 دینار مامەڵەی پێوە دەکرێت. ئەم بەرزبوونەوەیە جۆرەکانی دیکەشی بەنزینی گرتۆتەوە. سەرهەڵدانی قەیرانی بەنزین لە کاتێکدایە هێشتا قەیرانەکانی دیکەی غاز و کارەبا چارەسەر نەبووە.